بۆ نمونە هەندێک جار هەیە تەنها پاکردنەوەیەک کە باسی تەمەنی 20 ساڵیمان کرد. چ ڕێکارێکی ڕوخسار پێویستی بە نەشتەرگەریە؟ بۆی سێ فاکتەری سەرەکی هەیە کەوا دەکات پێست شل بێ یان پەڵە بگرێ یان چرچیلۆچی دروست بکات. تەمەنی 40 بۆ 50 ساڵ دەتوانن چەند ساڵ گەنجی بکەنەوە لە ڕووی نەشتەرگەریەوە؟ دەڵێ دکتۆر ئەوم پێیا کردی ڕقم لەوەیە کە ئەوە دەبینم هەز دەکەم من پیر بووم. دانانەوەی چاوەری بۆ ڕوخسار لە چ کاتێکدا ئەنجام دەدرێتن؟ کە بوو بە مۆدل بۆ نمونە تۆ لە چاو مۆدلێک بکەوە ئەوە ئەنجامێکی باشی نابێت لە ڕاستی. سڵاوتان لێ بینەرانە و کاتتان باش جێگرتان لەگەڵ لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی لەرساغی. ئەمڕۆ میوانێکی زۆر بەڕێزم لێرەیە، ئەویش دکتۆر ئیسماعیل فەقێ، پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری. ئەمڕۆ باسی جوانکاری ڕوخسار دەکەین و هەروەها چەند نهێنیەک. بێگومان زۆر کەس هەیە پرسیاری لەسەر پێستەیە یاخود لەسەر جوانکاری هەیە وە لەگەڵ ئێمە بن هەموو ئەم وەڵامانە دکتۆر ئیسماعیل وەڵام دەداتەوە. فەرم دکتۆر زۆر بەخێر. سپاس دەکەم، سەلامەت بێ. دکتۆر هەر پێم خۆشە یەکسەر بچینە ناوەڕۆکی بابەتەکە، ینی ئەمە پرسیاری خەڵکە بەڕاستی پێم خۆشە بزانم جوانکاری پاڵێن ڕوخسار بە کورتی پێمە وڵی چییە و لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە جوانکاری ڕوخسار چ جیاوازیەکی هەیە لەگەڵ جوانکارێک کە بۆ نمونە کەسێک بە شێوازێکی سادە گۆڕانکاری لە ڕوخساریدا دروست دەکاتن؟ بەڵێ، سەرەتا سوپاس بۆم دەرفەتە. تەبیعی جوانکاری ڕوخسار بۆ هەر کەسێک پێویستە کە لە پیشەیەکدا کار دەکات. بۆچی گرنگە لەبەرەوەی ڕوخسارت ڕاستەوخۆ بەرامبەر ئەو کەسانە دەبێت کە تۆ کاریان لەگەڵ دەکەی. اینجا تۆ مامۆستایی پزیشکی مهندسی لە هەر مەجالێکیش دەکەی، پێویستە جوانکاری یعنی ڕوخسارت بە شێوەیەکی جوان و پاک و ڕێک دەربکەوێت. اینجا جوانکاری و ڕوخسار بەپێی تەمەن و بەپێی پێویستی کەسەکان و بەپێی جۆری پێستیان دەگۆڕێت. بۆ نمونە لە دەرجەیەکی سادەوە تا دەگاتە بەکارهێنانی ئامێرە پزیشکەکان وەکو لەیزەر و وەکو ئامێری تر، تا دەگاتەوەی کە پێویستی بە تەداخلی نەشتەرگەری واتە لە ڕێگەی نەشتەرگەریەوە جوانکاریەکان بکرێت، بەپێی ئەوانە دەگۆڕێت. بەڵێ دکتۆر، ئەو بەڵێن گۆڕانکارێکە لە ڕوخسار دروست دەبێت، ئایا ئەوە شێوازی ژیانەوە دەکات بۆ نمونە کە پێست ببێتە هۆی ئەوەی کە بۆ نوێت چلۆچی دروست ببێت یاخود خەتی دەموچاویان چەند شتێک هەیە لە دەموچاوە دروست دەبێت؟ چ هۆکارێکی ڕئیسی هەیە جگە لە تەمەن؟ خۆی فەلسەفەیەک هەیە لە تەمەنەوە، دەڵی لەو ڕۆژێک کە تۆ لەدایک دەبی ئیتر تەمەن دەست پێ دەکات. دەڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی ژیانیەتی، بەڵام لە دوای ساڵێک دەڵێن تەمەنی ساڵێکە. بێگومان لە دوای ئەوەی کە ئینسان تەمەنی دەگاتە 20 ساڵ، ڕێژەی دروستبوونی کۆلاژین واتە بە شێوەیەکی پڕخۆی دروست دەکات. اینجا لەوێ بەولاوە ساڵ بە ساڵ هێواش دەست پێ دەکات کە کۆلاژین لە خانەکانی لەش لە دەست بدات، بە تایبەتی لە پێست. لە دەستدانی کۆلاژین و چەند فاکتەری تیکەش، بۆ نمونە بەرکەوتنی خۆر، کەمخەوی، بەکارهێنانی زۆر شاشا، ئەوانە هەمووی دیسان فاکتەری دیکەن کەوا بکەکەوە پێست پەڵە دروست بکات، سرچی دروست بکات و هەروەها لیگەمنت و ماسوولکەکان شل ببن. اینجا بە پێی تەمەن وردە دەموچاوەکە وای لێدێ کە پێویست بە هەندێک شت بکات. بۆ نمونە هەندێک جار هەیە تەنها پاکردنەوەیەک کە باسی تەمەنی 20 ساڵیمان کرد. اینجا لەگەڵ بەکارهێنانی ڕۆتینێک دەتوانێت پێستەکە گەشاوە و جوان پیشان بدات. بەڵام ڕەنگە لە دوای سی جیاواز بێ وەکەوەی کە لە تۆ لە بیدایەتەکانی 20. زۆر جار هەیە دەگوترێت کە لە 20 ساڵی چی پێویستە؟ لە 20 ساڵی بێگومان پێویستەکە جارجارە پاکردنەوە بکرێت و هەروەها ڕۆتینی شەو ڕۆژ بەکاربێنرێت. بەڵێ دکتۆر، باسی تەمەن کرد. تەبان گرینگە هەندێک کەسمان هەیە بۆ نمونە بە تەمەنیشدا نەچووە، بەڵام وەکو گوت پێستی ماندووە، یاخود دەتوانم بڵێم بۆ ماوەی پێستێکی هەیە کە بۆ نمونە هەندێک با بڵێن خەلەلی هەیە لە ڕوخساری. ئەمەش هەر دەتوانێتن بۆ نمونە ئەم نەشتەرگەریە ئەنجام بدات یاخود هەر ڕێکارێکی ڕوخسار ئەنجام بدات؟ بۆی سێ فاکتەری سەرەکی هەیە کەوا دەکات پێست شل بێ یان پەڵە بگرێ یان چرچیلۆچی دروست بکات. یەک لەوانە تەمەنە و دووەمیان ڕۆژە، ئەوانەیە کە ئیشی بەرهەتاویان هەیە، و فاکتەری دیکە ئەوەیە کە ئەوانەیە کە کێشیان یاری پێ دەکەن. بۆ نمونە وەزنی زۆر دەبێت و دای دەبەزێنێ، زۆر دەبێت دای دەبەزێنێ. لەو کاتە ئەگەر تەمەنیشی بچووک بێت، تەمەنێکی گەورەشی نەبێ، پێستی شل دەبێت بە بەراورد لەگەڵ یەکێکی ترکە لە هەمان تەمەنی ئەوە. اینجا هەندێک جار هەیە کاتی خۆی پزیشکەکان دەیانوت بۆ نمونە نەشتەرگەری تونکردنەوەی ڕوخسار لە 45 ساڵ و 50 بەسەرەوە اینجا بکرێت. بەڵام ئێستا مەرجی تەمەن نەماوە لە ڕاستیدا، بەپی پێویستیە، چونکە جاری وا هەیە ئێمە نەخۆشێک دەبینین کە تەمەنی 30 ساڵە بەڵام پێستی ئەوەندە شلە، بەقەت کەسێکی 45 ساڵی پێستی شلە. لەو کاتە دەتوانی نەشتەرگەری بۆ بکرێت، بەڵام
بەبێ پێویستی کە پێویست بێت. زۆر باش دکتۆر با ئێمە باسیەوە بکەین ئەو جوانکارانێکەوە لە ڕوخسات دەیکەن ینی لە ڕووی نەشتەرگەریە بۆ منە کە زانیت حاڵەتێک هەیە کە پێویستی بە نەشتەرگەری وەکو باست کرد هەندێک کۆکار هەن کەوا دەکات پێست بۆ بنونە ڕوخسات ماندوو بێت بەڵام بێنە سەر ئەو خاڵی کە بۆ منە ئێوە بەڕێزان وەکو دکتۆر ینی پسپۆڕی ئەم بوارە چ ڕێکارێکی ڕوخسار پێویستی بە نەشتەرگەریە؟ بێگومان زۆر شت هەیە کە ئێمە بڕیار بدەین لەسەرەوەی کە نەشتەرگەری پێویستە دیسانەوە دێنەوە سەر تەمەن ئەوانەی کە تەمەنیان لەسی بەسەرەوەیە ئەگەر پێویست بێ ئێمە نەشتەرگەری ئەنجامەدەین پێشی هەموو شوێنێک کە پێویست بە نەشتەرگەریکە پێڵووی سەرەوەیە بێگومان پێڵووی سەرەوە لە هەموو شوێنەکانی تر زووتر دەست بە چرچی دەکات زووتر بۆ دەست بەوە دەکات کە پێستەکەی شل بێ و هەم جوانکاریە هەم لە هەمان کاتیشدا بۆ بینی و بۆ بینایی چاو باشترە زۆر جا پزیشکانی چاو ئەم کەسانە دەنێرنە لای پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری بۆی پێڵووی چاویان بۆ نەشتەرگەری بکەن کە قورسایی سەرچاویان کەم بکاتەوە اینجا یەکێکی تر لە دوای ئەوە کە پێویست بکات ئەوەیە کاتێک کە جۆڵ پیا دەبێت بۆ نمونە خەتی پێکەنین قوڵ دەبێت و ئەو فۆڵدەی کە پێ دەوترێت نێزۆلێبیل فۆڵد لەسەرەوەی خەتی پێکەنین دێتەوە خوارێ هەتا دەگاتە جۆڵاین واتە شەویلگا اینجا لەوێ شۆڕبوونەوەیەک یان قورساییەک پیا دەبێت کە ئەمە شۆڕبوون و شلبوونی ماسوولکەکانە کاتێک ئەوە پیا دەبێت زۆر جار هەیە کە نەخۆش دێتە لای ئێمە دەبینی دەڵێ دکتۆر ئەمن لە خیلالی 1-2 ساڵ وام لێ هاتیە پێشتروانە بووم بەفعلی ئەو قسەی ڕاستە ڕەنگە تەمەنی 35-36 ساڵە دەموچاوی ڕێکە کە دەبێتە نزیک چل یەکسەر ئەو شلبوونە بە دەردەکەوێ وەکو شەدۆیەک لەو کاتە بێگومان بەبێ نەشتەرگەری ئەم زاویە سازیە کە تون بکرێتەوە بەدەست نایێت چونکە دەبێ ماسوولکەکان تون بکرێتەوە. بەڵێ دکتۆر کاتێک کەسێک کە بڕیاردا گۆڕانکاری لە ڕوخساری بکات ئێوە لەبەرەوەی کە زۆر چارەخواز دەبینن ئەنی ئەمە هۆکارێکی دەرونیەوە دەکات کە بۆ نمونە کەسێک بێتن گۆڕانکاری لە ڕوخساری بکات یا خودت هۆکارێک تر هەن پرسیارێکی جوانە لە ڕاستیدا چونکە ئێستا ئەمەکە باسی ئێستا دەکەین ها من باسیەوەم کرد کاتی خۆی چۆن بووە بەڵام ئێستا جوانکاری و ڕوخسار ئەوەی تێپەڕاندووە کە تەنها گۆڕانکارێکی فیزیکی بێت یان تەنها لەبەر ئەوەی بێکە لە ڕووی دەرونیەوە کەسەکە هەز بکا کە دەموچاوی تێک چووە پێویست بکە دەستکاری بکە پێویستێکی هەنووکەیە لەبەرچی بە پێ و ئەزمونێکە من هەمە زۆر جار هەیە کە کەسێک خاوەن پیشەیە بۆ نمونە من پزیشکێکی بواری منداڵان جارێک هاتە لای من بۆ من زۆر جێ سەرنج بوو وتی دکتۆر من دەموچاوم ئەوەنە چرچولۆج بووە لە ڕووی توانای ئیشکردن تااقەتم هەیە کە نەشتەرگەری بکەم و نەخۆش ببینم بەڵام کەسێکە دێتە لام سیر دەکا من زۆر پیر دیارم متمانم پێ ناکە کە نەشتەرگەریەک بخاتە من نەخۆی بخاتە بندەستی من نەشتەرگەری بۆ بکەم لەبەرەوە دەمەوێت تونکردنەوەی ڕوخسار بکەم بۆی بتوانم لە ئیشەکەم بەردەوام بم اینجا لێرەدا ئەوما بۆ دەردەکەوێت کە جوانکاری ڕوخسار لەوە دەرچووە کە لە ڕووی فیزیکیەوە تۆ دەتەوێت جوان بی یان لە ڕووی دەرونیەوە دەرونت ئارامتر بکات بۆی نەشتەرگەریەکە بکەیت بەڵام داخلی ئەوەش بووە کە لە ڕووی پیشەییشەوە پێویستە چونکە لە ڕووی پیشەیەوە تۆ دەبێت کەسێک وا دەربکەوی کە ئینەرژیت هەیە وا دەربکەوی کە تۆ جارێگەنجی دەتوانی کار بکەیت بە تایبەتی دەوروبەری چاو کاتێک کە پێڵوەکان شل دەبن و چرس دەبن ئەو کەسە بە ئۆتۆماتیکی بە شێوەیەک دەردەکەوێت کە خەواڵووە بێتاقەتە بەیانی لە خەو هەڵساوە بێتاقەت دیارە لەبەرەوە دەتوانی بڵێن جوانکاری ڕوخسار پێویستێکی هەنووکەیە هەم پیشەیە و هەم دەرونیە چونکە ئەوانی کە ئێمە ئیشمان بۆیان کردووە زۆربەی هەرە زۆریان 99 لە ڕووی دەرونیەوە زۆر ئارامترن و زۆرتە سیقیان بەخۆیانە دەڵێ دوای نەشتەرگەریەکە ئێمە زۆر دڵمان خۆشە حتا لە سەرکارەکانیشمان ئەکتیڤترین بەڵام دکتۆر ئەوشمان بیر ناچێتن بۆ نمونە جگەلەوەی کە پێویستیە دەتوانم بڵێم هەندێک کەس هەیە وەکو مۆدل بۆ نمونە نەشتەرگەری ئەنجامدات نەشتەرگەری جوانکاری ئەمە شەر ڕاستە یاخود هەر کاتێک هەر کارێک اینجا پزیشکی بێ یان جوانکاری ڕوخسار بێ کە بوو بە مۆدل بۆ نمونە تۆ لە چاو مۆدلێک بکەوە ئەوە ئەنجامێکی باشی نابێت لە ڕاستیدا چونکە ئەم کارە بۆ مۆدلی نییە و نەشتەرگەریەکەش بۆ ئەوەیە کە خودی کەسەکە بگەڕێنینەوە سەر ئەسلی خۆی بۆ نمونە 10 ساڵ پێش 15 ساڵ پێش خودی ئەسلی خۆی بەڵام ئەگەر هەوڵ دەین بیچوێنین لە مۆدلێکی تر ئەوە لەو کاتە پێم وایە هەڵەیە و هەڵەیەکی گەورە دەکە هەر پزیشکێکە ئەو هەوڵە بدات چونکە لەو کاتە پێرسناڵەتی شخصیەتی کەسەکە تێک دەدەین و دەیچوێنین بە کەسێکی تر و دروستیش نابێ لەو کاتە تەشویهاتێک دروست دەبێت دکتۆر هەتان بۆ بوونمە چارەخوازێک کە هات بتەلاتم بۆ نمونە داوای جوانکاری کردوێت لە کاتێکدا پێویستی بێ نەبوو بێ
یان داوای شتێکی کەمی کردبێت کە پێویستی بووی نەبوو بەڵێ. ئەوەتان هەبوو بەڵێ بێگومان ڕۆژانە ئەو کەسانەمان هەیە بۆ نمونە کەسێک دێک کە تەمەنی 20 ساڵە داوای نەشتەرگەری تۆنکردنەوەی ڕوخسار دەکات من پێیان دەڵێم تەمەن ئەوە ئەرکی پزیشکە کە ڕوونی بکاتەوە بۆ چارەخوازەکەی کە لەو کاتەدا تۆ ئەوەت پێویست نییە بەڵکو پێویستت بە پاکردنەوەیەکێ ڕۆتینێکەیە ڕەنگە پەڵەیەکت هەبێ ئەو شتە با بڵێن سمپلانە پێویستە بۆ ئەو کەسانە نەک نەشتەرگەریەکی قورس چونکە زۆر جار هەیە وەکو تۆ باست کرد ڕەنگە وەکو مۆدل کە دەبینێت لە ڕێکلامەکان ئەمیش حەز بکات نەشتەرگەری ئەنجام بدە بەڵام نابێ پزیشکی بچێتە ژێرباری داخوازیەکانی نەخۆش. زۆر باش دکتۆر چه پێوەرێکی زۆر گرنگ هەیە کە بۆ منە ئێوە وەکو پزیشک بڕیار بدەن لەسەرەوەی کە ڕوخسار تەواو پێویستی بە چەند نەشتەرگەریەکە نەکی یەک بۆ نمونە لوتی لەگەڵ جوانکاری بڵێن لوتی دەکات یان بۆ نمونە وەکو گوتت ڕاکێشانی پێستە ینی چەند ڕێکارێک دروست دەبێ ئەمە چۆن ئێوە بڕیار دەدەن لەسەری خۆی دەم و چاو مل چاو لوت با بڵێن نێوچەوان دەم و چاو خۆی پرۆپۆشنی خۆی هەیە ئێمە وەکو لە کتێبەکان و لە زانستەکە کە خوێندومانە پرۆپۆشنێکمان هەیە ئێمە قیاساتی هەیە بە گوێرەی ئەو قیاساتێک کە بە شێوەیەکی ئایدیل بۆ نمونە لە قەوقازیان دانراوە یان لە ئێژیان ئەوانەی کە ئاسیوین دانراوە بە گوێرەی ئەو ستاندەردا پزیشک ئێمە هەڵدەستین بە هەڵسەنگاندنی ڕوخسارەکە اینجا بۆ نمونە لوتی درێژە یان کۆڵەکەیکی بەرزی هەیە باشە یان ئەوە تا چەنەگەی کورتە بە بەراورد لەگەڵ بەشەکانی تری دەموچاوی بە گوێرەی ئەو قیاساتە ئێمە هەڵدەستین بە بڕیاردان لەکوێ پێویست بە تەدەخولەوە لەکوێ پێویست بە نەشتەرگەریە لەکوێ پێویست بە پڕکردنەوە و زیادکردنە و لەکوێ پێویست بە کەمکردنەوەیە ئەگەر ئەو قیاساتانە بەو شێوازە بڕوات و کەسەکە شکل و شێوەی جوانتر دەبێت و ڕێکتر دەبێت و لە ئەنجامدا دڵخۆش دەبێت بەڵام ئەگەر هەڕەمەچی بێت بۆ نمونە تۆ یەکسەر بڵێ وەرە ئەوەت بۆ دەکەم و بەشێکی لێ ببڕی بیدووریەوە کە بەداخەوە زۆر جار ئێمە دەبینین کە چارەخواز دێتە لای ئێمە لە شوێنی ترکردویانە بۆ نمونە چاوی قەپات نابێ یان بە شێوازێک لە شێوازەکان لوتی زۆر بڕاوە تر بەو شێوازە. بەڵێ دکتۆر باسی زۆر شتت کرد بەڵام یەکشت هەیە کە دەمەوێت ڕوون بێتەوە جوانێک کە سروشتی بێت لەگەڵ جوانێک کە دەست کرد بۆ بینەرانمان ڕوون بێتەوە بۆ نمونە یعنی ئەو دوو خاڵە زۆر گرنگە. هۆی جوانی سروشتی بێگومان دائیمەن ئێمە هەوڵ دەدەین کە جوانێکە سروشتی بێت. سروشتی ینی چی؟ ینی ئێمە هەر جوانکاریەک دەکەین ڕێز لە پێرسناڵەتی کەسەکە بگرین واتە ئێمە هەوڵ دەین ئەو کەسە بگەڕێنینەوە ئەسڵی خۆی لە تەمەنی گەنجیدا چونکە هەموو کەسێک لە تەمەنی گەنجی خۆیدا خوای گەورە جوانیەکی پێبەخشیوە کە شایستەیە کە جوانە لە گەنجیدا هەر دەوترێت هەموو کەسێک خۆی جوانە اینجا ئێمە هەوڵ دەدەین ئەو کەسە بگەڕێنێنەوە سەر ئەسڵی خۆی لە تەمەنی گەنجی لە تەمەنی لاوێتی بەڵام کە مبالغەی تێدا بکەی زۆر جار هەیە ئەوەیە کە دەبێتە دەستکرد یان زۆر جار هەیەکەوە چارەخواز دەڵێ دکتۆر ئەمن جوانێکی دەستکردم ناوێ ئەو جوانیە ئەو جوانکاریانێکی ئێمە دەیکەین لە ئەسڵدا بۆ ئەوەیە کە بیگەڕێنەوە سەر سروشتی خۆی نەک شێوەکەی خۆی تێک بدرێت. زۆر باشە دکتۆر باسی تەمەنت کرد من پێم خۆش ئەو بپرسم کاتێک کەسێک بۆ نمونە تەمەنی 40 بۆ 50 ساڵ بێت بەڕێستان وەکو پسپۆڕی با بڵێن نەشتەرگەری جوانکاری دەتوانن چەند ساڵ گەنجی بکەنەوە لە ڕووی نەشتەرگەریەوە؟ ئەمن جوابی ئەو پرسیارە هەر نمونەیەکت بۆ باز دەکەم نەخۆشێکی خۆم جارێک تەمەنی 56 ساڵ بوو بڕیارمان دەکەن نەشتەرگەری بۆ بکەین تەبان هەموویمان بۆی کرد پێڵوەکانی چاو واتە پێڵوی سەرۆ خوارەوە سەحبی چاوە برۆ و ڕوومەتی و ملی کامل بێگومان پێشتر ملی شەفتیان بۆ کرد بوو لە شوێنێکی تر نەشتەرگەریمان بۆی کرد لە دوای مانگ و نیوێک بۆ 2 مانگ کە ڕسمەکانمان گرتەوە پیشانمدا من پێم وتم تقریبا 10 ساڵ بۆ 15 ساڵ تۆ شکلت گەڕاوەتەوە نەخۆشەکە گوتی دکتۆر وەڵا بینی خۆمان بی ئەم لە 20 ساڵیش دەموچام ئەوە ڕێکوتۆن نەبوو ئەوەی کە من دەیبینم لە 20 ساڵی شوانە بووم تاوانەوە قسەی نەخۆشە زۆر جارێ پێدەگوترێ پۆرتفۆلیۆ ینی نەخۆشەکە خۆی باسی خۆی دەکات نەک ئێمە وای لێ بکەین بڵێن وا بڵێ وا جوابدەوە ئەمەیان بۆ پرسیار لێ دەکەین تو وا جوابدەوە زۆر جار هەیە کە نەخۆش دەڵێ بۆ نمونە من لە 20 ساڵی شوانە بووم ئەمە شعوری نەخۆشە واتە جوانیەکەی خۆی کە لە دوای نەشتەرگەریەکە بەدڵیەتی واتە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی دەرونیەوە باشتر بووە اینجا ئەمە ئێمە لە ڕووی پزیشکی کاتێکە نەشتەرگەری جوانکاری دەکەین بۆ ڕوخسار نزیکەی 8 بۆ 10 ساڵ ئێمە دەڵێن نەخۆشەکان 8 بۆ 10 ساڵ یان تا 15 ساڵیش ڕەنگە شکلت بگەڕێنێتەوە و بە شێوەیەکی دائیمی بەردەوام دەبێت بۆ نمونە 10 ساڵ ڕوخسارت بە شێوەیەکی تون دەمێنێ
و بە درێژایی تەمەنیشت لە چاو خۆت بە بەراورد لەگەڵ هاوتەمەنەکانت تۆ گەنجتر دەردەکەوی. دیتۆریانی مەبەستە ئەو جوانکاریکە دەکرێت ناگەڕێتەوە سەر با بڵێن شێوازی پێشترت کە بۆ نمونە زۆر پیربوونت هەبووە لە ئەگەر جوانکارێکە بە شێوەیەکی دروست بکرێت دیسانەوە لێرە دەچینە ناو هەندێک تەفاسیل کە ئەوەشیان بۆ نمونە ڕاکێشانی ماسوولکەکانە، واتە تونکردنەوەی ماسوولکەکانە، گەڕانەوەی ئەو چەوریانەیە کە لە گەنجیدا لە شوێنی خۆیتی، بەڵام لەگەڵ تەمەن گراڤیتی ڕاکێشان و تەمەن و شلبوونی لیگەمنتەکان دێتە خوارەوە. کاتێک ئەوە دەگەڕێنینەوە شوێنی خۆی و بە شێوەیەکی دروست تا تەمەنی ماوە وەکو خۆی لێ نایەتەوە. بەڵێ ینی کەواتە ئەمە هەتایە ئەو نەشتەگیری کە دەکرێتن نەشتەرگەری دائیمیە. بڵێ زۆر باش. وەکو گوتت باسی ڕاکێشانی ئەمەد کرد کە ڕاکێشانی پێست پێ دەڵێن لە هەموو حاڵەتێکی جوانکاری ئەوەی پێویستە یاخود کەم حاڵەتێکەیە کە پێویستی بە ڕاکێشانی پێستە بەپی پێویستیە. بۆ نمونە کەسێک کە باسیەوەمان کرد کە جۆڵی پێیا کرد بێت، زۆر جار هێنە خۆشەکان چارەخواز خۆی دەست دەداتێ دەڵێ دکتۆر ئەوم پێیا کردی ڕقم لەوەیە کە ئەوە دەبینم هەز دەکەم من پیر بووم. کاتێک کە جۆڵ پێیا دەبێت واتە لیگەمنت و ماسوولکەکان شل دەبن، لەو کاتە پێویست بە تونکردنەوەی ماسوولکە دەکات. بەڵام لە حاڵەت تێگەر ئەوانەی نەبێت وەخەتی پێکەنینی زۆر قوڵ نەبوو بێت، ڕەنگە بە گواستنەوەی چەوری خۆی یان بە جۆرێک لە دەرجەکان وەکو فیلەریان بۆتۆکس ڕەنگە نەتیجەیەکی باشمان بداتێ. بەڵام کاتێک کە ماسوولکەکان شل دەبن بێگومان پێویستی بە ڕاکێشان و تونکردنەوە دەبێت. زۆر باش. دکتۆر تەکنۆلۆژیای ئێستا تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەو جوانکاریە با بڵێن کە ئێستا هەیە؟ بێگومان ئێمە زۆرها با بڵێن جوانکاریمان هەیە لە ڕوخسا، بەڵام تەکنۆلۆژیا دەورێکی باڵای هەبووە لەو جوانکارانە یاخود پزیشک دەوەردەبێنێت لەسەر ئەم جوانکاریە. بێگومان وەکو هەر بوارێکی تر تەکنەلۆژیا دەوری هەیە لە پێشخستنی بوارەکان، بەڵام لە بواری پزیشکی کەمتر ئەو دەورەی هەیە وەکو لە بوارەکانی تری تەکنەلۆژیا کە هەیەی لە ڕاستیدا. چونکە ئێستا ئێمە لە بیدایەتەوە کە باسی 20 بۆ 30 ساڵی ڕابردوو دەکەم، کاتێک کە جۆرێک لە ئامێرە پزیشکیەکان لە بواری جوانکاری هاتنە پێشەوە و ڕیکلامی هائیلی گەورە لە ڕێی کۆمپانیەکانەوە دەکرا، بۆ نمونە ئیندۆسکۆپی یان هەندێک جۆری ئامێر کە ببنە جێگرەوەی نەشتەرگەری، پێویست بە نەشتەرگەری نەکا. لە دوای ئەوەی کە چەندین ساڵ تاقی کرانەوە دەرکەوت کە هیچ لەوانە توانای ئەویان نییە جێی نەشتەرگەری بگرنەوە. لەبەرەوە جارێکی تر گۆڵد ستاندەرد گەڕایەوە بۆ خودی نەشتەرگەری خۆی. اینجا پزیشک لێرەدا ئەساسی ترین فاکتەرە بۆی کە بتوانێ ئەنجامێکی باش بە نەخۆشەکەی بگەێنێ. بەڵام بێگومان لە هەمان کات ئێمە وەکو پزیشک زۆر سوود دەبینین لە بەکارهێنانی تەکنەلۆژیا واتە ئامێرەکان و تێکەڵی دەکەین لەگەڵ ئەوانەی کە ترادیشنەل سێرجری کە پێدەوترێت. من خۆم تەکنیکێکم داهێناوە کە سوودم بینیوە لە خودی نەشتەرگەری بە تەکنیکێکی تایبەت و لە هەمان کات دە ئامێری پزیشکیش بەکاردەینم و لە هەمان کات دەرجەکانیش بەکاردەینم. واتە بەیەکەوە زیاتر لە 2-3 ئێلمنت پێکەوە بەکاردەینم بۆ گەنجکردنەوەی ڕوخسار. ئەمە پێی دەوترێت هایبرید. بێگومان من ڕیجستەرم کردە لەسەر ناوی خۆم ئەو تەکنیکە کە پێی دەوترێت هایبرید فەیسلیفت، کە لە هەمان کات ئێمە چەندین شت بەیەکەوە بەکاردێنین و لە یەک جەلسە دەتوانین 10 بۆ 15 ساڵ بۆ نمونە ئەو کەسە بگەڕێنینەوە. بەڵێ دکتۆر، فلترەکانی سوشال میدیا تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە کەسێک بڕیار بدات کە ڕوخساری بگۆڕدرێت یاخود جوانکاری ڕوخساری ئەنجام بدات؟ مەبەستەوەی فلترەکان بەڵێ لە هەموو ڕۆگە نامانێت ناوی ئەوە بێنین کە چ ئەپێکە بۆ نمونە بەعام، یعنی فلترەکان بۆ نمونە زۆر فلتەر بەکاردێت لە سوشال میدیا. تا چەند کاریگەری بە بۆ نمونە کەسێک کە بەهات بێتە لاتام گوتبێتی من بۆ نمونە دەمەوێت شێوازم بەو شێوەیە بێ، دەمەوێت وابم. ئەمانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر دەرونی کەسێک کە بۆ نمونە جوانکاری ئەنجام بدات؟ بێگومان لێرە و لەوێ لە بیدایەتی بە پەیابوونی ئەو فلتەرانەوە تاوەکو ئێستاش کاریگەری هەیە لەسەر دەرونی کەسەکان. بۆ نمونە زۆر جار هەیە کە من ئەو ڕۆژە نمونەیەکی تر دێنمەوە کە چارەخوازێکم کە بۆ نەشتەرگەری جوانکاری لوت هاتبوو، تەمەنی 50 بەسەرەوە بوو. ینی ئەوانەی ئەمە عادەتەن دەڵێن جوانکاری لوت نەشتەرگەریەکی گەنجانەیە، واتە ئەوانەی کە تەمەنیان دەبێتە 18 و 20 داوای دەکەن و ئەنجامەکەشیان جوانتر دەبێەوە بە بەراورد لەگەڵ یەکێک کە تەمەنی گەورەیە. ڕسمێکی دەرێنا بوو کە
تەمەێکی گچکە و فلتەری خراپ وە سەر هایلایت کرا بوو هەموو شتێک و لوتێکی فستقی زۆر ڕێک خۆی لوتێکی گەورەی هەبوو تی دکتۆر دەمەوێت من بەو شێوازە لوتەکەم دەرچی ئەمنیش تەمان ئەو نازانێ ئەو پێی وایە کە نەشتەرگەری جوانکاری لوتی کرد یەکسەر ئاوای لێدێت کەمە تێگەیشتێکی هەڵەیە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەوەی کە سوۆشیال میدیا ڕەنگە دەوری هەبێت لەو مەجالە چونکە ڕۆژار هەیە ڕکلام دەکرێت دەرێ نەشتەرگەریەکت بۆ دەکەین بۆ شێوازە دەربچی دەبێ ئێمە تیان بگەێنی نجا من پێم وتم ئەگەر ئەتۆ بتەوێت لوتت بەو شێوازە دەرچێ بێگومان دەرناچێ چونکە لوتی تۆ تەمەنی 50 ساڵە ئەوەی تۆ نیشانی منی دەدەی 20 ساڵە و لە هەمان کات فلتەری خراوەتە سەر لە هەمان کات هایلایت کراوە و کەڤەر کراوە بە مەیکەپ هەموو ئەوانە دەوری هەیە بۆی حقیقەتەکە لە تۆ بشارێتەوە بێگومان ئەوە دەبێ ئەو کەسە بزانێ لە دوای نەشتەرگەری چی لێ دێت زۆر باشە دکتۆر کەواتە پێویست نییە ئێمە فلتەرەکانی سوۆشیال میدیا بکەینە ئەگەرێک بۆەوەی کە ڕوخسارمانی پێ بگۆڕن چکە ئەگەری خراپی هەیە نەک ئەگەری باش بێگومان نەک بۆ بڕیاردان لەسەرەوەی کە تۆ نەشتەرگەریەکی جوانکاری ڕوخسار بکەیت بۆ خودی بەکارهێنانی ڕۆژانەش من بەباشی نازانم کە تۆ فلتەر بخێسە ڕسمەکان و وێنەکانت بۆ منە لە پرۆفایلی خۆت دایبنە یان بڵاوی بکەیەوە چونکە دوزار پێویستە کە تۆ کەسایەتی خۆت وکو خۆت دەربخەی و پێویستت بۆ نییە کە فلتەری بخێسەر لەبەرەوە ئێمە دائیمان ئەو کەسانێک کە داوای دەکەن بە گوێرە فلتەرەکان بێت ڕوخساری مرۆڤ بە گوێرە فلتەرەکان قەت دەرناچێ دەبێ حقیقەتەکەی پیشاندەی شتێکی پێدەگوتێت ڕیالیستیک ئەکسپەکتیشن واتە چارەخواز کە داوای نەشتەرگەریەک دەکات بۆ منە لوتە یان ڕوخسارە هەر شتێکی ترە دەبێ پێشبینیکردنێکی خۆی واقعیانەی هەبێت نەک خەیاڵی چونکە ئەوەی فلتەرەکان شتێکی خەیاڵیە و هیچ پزیشکێک لە دنیادا ناتوانێت شتێک بەرجەستە بکات کە وەکو لە فلتەرەکاندا هەیە لەبەرەوە دەبێ چارەخواز تێ بگەێنرێ بێگومانەوە ئەرچی پزیشکە کە تێ بگەێنێت لە ڕووی واقعی دەبێت ئەتۆ تەوەقع بکەیت کە ئەنجامێکی واقعیانەت دەست دەکەوێت بەڵام باشتر دەبێت لەوەی خۆت کە پێشتر کە نەکراوە زۆر باش دکتۆر یەک پرسیاری گرنگ ئەویش دانانەوەی چاوری با بڵێن دانانەوەی چاوری بۆ ڕوخسار لە چ کاتێکدا ئەنجام دەدرێتن بێگومان چاوری ئێمە لە بواری جوانکاری پزیشکی زۆر جار بە زێر ناوی دەبین لەو سەردەمە زۆر باسی زێر دەکرێت زێر لە خودی کەسەکاندا هەیە دەتوانن ئیسtisماری تێدا بکەن کاتێک کە کەسێک دەوروبەری چاوی قوڵ دەبێت ڕوومەتی خەتی پێکەنینی وەروەها بۆ خودی گەنجکردنەوەی نەوعیەتی پێست چاوری زۆر بەسوودە ئێمە وەردەگرین لە هەمان کاتیشدا بەکاری دێنینەوە واتە بۆ پڕکردنەوە و بۆ گەشتکردن و نوێکردنەوەی خانەکانی پێست بەکاردێت دەتوانێت شوێنگرەوەی فیلەر بۆ تۆکس بێ بڵێ شوێنگرەوەی بۆ تۆکس نابێ بەڵام شوێنگرەوەی فیلەر دەبێت باشترە یاخۆت لە هەندێک حاڵەتدا بەڵێ چاوری باشترە زیاتر بۆ ڕوومەت ئەنجام دەدرێتن یاخۆت بۆ ڕوومەت زیاتر ئێمە دەبینین بۆ ڕوومەت بەکاردێ بۆ ڕوومەت بەکاردێ بۆ دەوروبەری چاو بەکاردێ بۆ تەمپڵ بەکاردێ ئەو منتەقەیە کە زۆر جارێ چاڵ دەبێت کە باشترین شتە چاوری بۆ ئەو شوێنە و بۆ لێو بەکاردێ هەرچەندە بۆ لێو کەمتر دەمێنێتەوە بە بەراورد لەگەڵ فیلەر لەبەرەوەی لێو دایمەن جوڵی لەسرە دکتۆر نەشتەرگەری چەناگەش پێم خۆش هەر لە زمینەوە ئەمەش باز بکەین ینی نەشتەرگەری چەناگەش ئەمەش حاڵەتێکە زۆر خەڵک پەنای بۆی دەبات ئەمەش لە چ کاتێکدا ئەنجام دەدرێتن نەشتەرگەری چەناگە مەبەستت بڕینی ئێسکەکانە یان زیادکردن و درێژکردنی ئێسکەکان ئەمە حاڵەتێکی تایبەتە زۆر دەگمەن پێویست دەبێت ئینە لەو کەسانەی کە بۆ نمونە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون ئێسکەکانیان شکاوە و یانیش بە جۆرێک لە جۆرەکان شەویلگەکانی زۆر جیاوازە بۆ نمونە شەویلگەی خوارەوەی زۆر لە پاشا لەو حاڵەتانە پێویست دەبێت بە شێوەیەکی باو ئەنجام نادرێت دکتۆر یەک خاڵی گرنگم بۆ ینی پرسیارێکی گرنگم بۆ دروست بوو ئەوی شەوەیە کاتێکە کەسێک تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێت بۆ نمونە یاخۆ تا ڕووداوێکی تر کە دەبێتەوە شێواندنی با بڵێن ڕوخساری ئێوە وەکو پزیشک چۆن دەتوانن ڕوخساری ئەم کەسە بێنەوە سەر شکلێکی ئاسایی بۆ هەندێک ڕووداومان بینیوە کە با بڵێن ڕوخسارن تەواو شێواوە ئێوە چیتان بۆ ئەو نەخۆشە کردووە بۆ چارەخوازە کردووە ئەگەر ئەو حاڵەتانەتان هەبوو بێت تا ئێستا ئەمە بەشێکی تایبەتە لە بواری نەشتەرگەری جوانکاری کە پێی دەوترێت ترۆماتۆلۆژی واتە کەسێک کە تووشی ڕووداوی هاتوچۆ یان پێکان دەبێت لەو حاڵەتە تەمان بەس نەشتەرگەری جوانکاری بەتەنێ تەدەخڵ ناکات ئەوە پێی دەوترێت دەبێت دەچێت حاڵەتێکەوە پێی دەوترێت
مالتی دیسپلینەری ئەپرۆچ ینی چەندین اختصاسی دیکە داخل دەمن بۆ نمونە شەویل گەوددان و پزیشکی جوانکاری و ڕەنگە هەندێک جار پزیشکی چاو و پزیشکی قورگول و توگوێ هەموو ئەوانە بەیەکەوە هەریەکە و لە شوێنێک کاری خۆی دەکا بۆ گەڕانەوەی شێوەی ئەو کەسە کە لە پێشدا چۆن بووە یان چەند دەتوانرێ باشتر بکرێت. بەڵێ یعنی حالتتان هەبووە حالات هەبووە بەڵای کردمانە. زۆر باش. دکتۆریەک بەسیاری گرنگ ینی دەمەوەش بکەم ینی زیاتر پیا و جوانکاری ئەنجام دەداتن یاخود ژنان لە کامەدا زیاتر باوە چکە ئێمە پیاوانش ئێستا بێ بەژنە لە جوانکاری کامی زیاتر باوە ئێستاکە کە جوانکاری ئەنجام دەداتن؟ بێگومان ئافرەت زیاتر خواستی جوانکاری و ڕوخساری هەیە و ئەوان زیاتر ئەنجامیدەن بەڵام پیاوانیش بە دوور نین لە خواستی جوانکاری و ڕوخسار و ئێمە چەندین نمونەمان هەیە کە کردومانە بۆ پیاوان. بەڵێ زۆر باشە. دکتۆر چ ئامۆژگارێکی تێ پێشەوەی کە کۆتایی بە پۆدکاستەکەمان بینی کە شتێکمان لەبیر چۆ بێ کە باسمان نەکردبێتن؟ لە ڕاستیدا شتێکی جیاوازەیە کە من دەمەوێت باسی بکەم ئەویش ئەوەیە کە باسی هەولێر بکەین. کاتی خۆی جاران خەڵک لە هەولێر دەچوە شوێنەکانی تر بۆ نمونە خواروی عراق و شارەکانی ترێ عراق و بگرە دەرەوەی عراقیش بۆ ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری. بەڵام خۆشبەختانە ئێستا هەولێر بۆتە سنتەرێک بۆ ڕاکێشانی با بڵێن مێدیکەڵ توریزم واتە تەندروستی سەفەری تەندروستی کە خەڵک لە دەرەوە دەگەڕێتەوە بۆ هەولێر و لێرە نەشتەرگەریەکانی ئەنجامەدەن. ئەمە خۆشبەختانە پزیشکی زۆر باشمان هەیە توانراوە کە هەولێر والێ بکرێت کە خەڵکێک لە دەرەوەی عراق سەردانی هەولێر بکە بۆ نەشتەرگەریانە. بڵێ دکتۆر یەک شتی تر کاتێک کەسێک کە نەشتەرگەیەک ئەنجام دەداتن ترسی لەوەی هەیە کە بۆ نمونە ڕوخساری تێک بچێتن بۆ نمونە یا خۆت نەگەڕێتەوە شکلی جارانی بۆ نونەکە ڕوخساری با بڵێن جوانکاری ئەنجام دەدات. ئەم ترسە چۆن بڕێوێنێتەوە چۆن بڕیار بدات لەسەرەوەی کە جوانکارەکە ئەنجام بدات؟ لە ڕاستیدا گرنگترین شت ئەمە پرسیارێکی جوانە گرنگترین شت بۆی کە ترسی کەسەکان بڕێوێنێتەوە ئەوەیە کە کەسێکی پسپۆری جوانکاری ڕوخسار بدۆزێتەوە. بۆ نمونە جوانکاری ڕوخسار ئاسان نییە بۆ ئەنجامدانی وە لە هەمان کاتدا ئاسان نییە بۆی تۆ خۆت بپارێزی لەوەی کە ماکەکانی نەشتەرگەری یان تەنانەت جاری وا هەیە دەرزێکیش دەرنەکەون وە شێوەی کەسەکە نەگۆڕێت. باشترین شت بۆ ڕەوانەوەی ترسی ئەو کەسە ئەوەیە کە پسپۆڕێکی بواری جوانکاری ڕوخسار بدۆزێتەوە کارەکانی لای ئەو ئەنجام بدات و دڵنیا بێت کە خۆی بۆی ئەنجامەدات چونکە بەداخەوە ئێمە زۆر جار تەبیعی بە پێی ئەزمون نەخۆشمان هەیە هاتووە لە تورکیا لە ئێران لە شوێنی تر هەتا لە ئەڵمانیا ئەمەلیاتیان کردووە و هاتوون داوای دووبارە نەشتەرگەری دەکەن لە بەروی بە جۆرێک لە جۆرەکان شێوێنراون. من بەڕاستی پێم سەیرە کەسێک پسپۆڕی تەواوی هەبێ لەو مەجالەن ئەنجامەکەی بۆ شێوازە نابێ بەڵام ڕەنگە خودی پزیشکە کە خۆی نەشتەرگەرەکەی بۆی ئەنجام نەدابێت ڕەنگە دابیتێ بە دەستی کەسێکی تر کامە زۆر جار هەیە ڕەنگە بەو شێوازە سیر بکرێت کە نەخۆشێکە لە دەرەوە هاتووە ئەمەلیاتەکەی بۆ بکەن و بەڕێیکەن. حتا لە ئەمریکاوە یعنی من نەخۆشم هەبوو لە کەنەدا لە ئەمریکا هاتوۆتەوە لەوێ ئەنجامی داوە دوایی کە هاتووە ئەنجامەکەی نەک بەدڵی نەبووە هەرمشەوە هەبووە لەبەرەوە زۆر گرنگە تۆ پزیشکێک بدۆزیەوە کە متمانەت پێ هەبێ و دڵنیابی لەوەی کە خۆی نەشتەرگەریەکانت بۆ ئەنجامەدات. زۆر باشە دیتۆر ئاخیر ئامۆژگاریت و کۆتایی بە پۆدکاستەکەمان دێن بۆ کەسانی کە دانیوێ جوانکاری ڕوخسار ئەنجامدان. پێویست بە ترس ناکە هەر کەسێک کە بیاوێ ڕوخساری جوانکاریەکی بۆ ئەنجامدا و پێویست بە شەرمیش ناکە. لە ڕاستیدا من باسی ئەوم کرد کە بووە بە پێویستێکی پیشەیی نەک دەرونی نەک فیزیکی. من زۆر جانمونەی ئەوە دەهێنمەوە کە جۆ بایدن هەموو جوانکاریەکانی ڕوخساری ئەنجام داوە کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو لە پێشوودا هەموو جۆرەکانی جوانکاری ڕوخساری ئەنجام داوە بە نەشتەرگەری جوانکاری ڕوخساریش. بۆیە پێویست ناکە کەسەکان شەرم بکەن لەوەی کە جوانکاری ڕوخسار ئەنجامەدەن. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵمان بووی. سپاس بۆ زاناریەکان. سەلامەت بی. زۆر سپاس. بینەرە هاتینە کۆتایی پۆدکاستەکەمان تا ئەڵقەیەکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ.